وەکو خۆم لە پێرەوە ئیشەکەم 38 سەعاتی ڕێگە لە ئیشە. سلێمانی کاک عوسمان گرفتی ئەم شۆفێرانە چیە لێرە؟ بەڵێ ئەمانە بەشێکیان شۆفێر مەشێرە زۆران بەشێکیان کرێکارن لە کارگەکانی کونکرێتی ئامادەکراو. ئەمانە سەعاتکاریان دیاریکراو نییە لە 2 شەو لە 3 شەو لە 5 شەوە نێرن بە شوێنیانە بۆچی مەتۆبارکردن و میکسەرەکانیانە بخەنە سەر. تەبەن ئەمە ئەگەر بێت و بە شەفتات بێ مەسەلەن بۆ نمونە هەشتی بەیانی بۆ 6 ئێوارە 6 ئێوارە بۆ 12 شەو 12 شەو بشتەوە شەفتات دێمە ئاساییە بەڵام ئەمان وانە 16 ساعت 7 ساعت 8 ساعت کاریان پێکەنەوە شۆفێر جاریە تووشی ڕووداوی کار بۆ لە ئەنجامی نەیتوانێ بخەوێ ساعتی کار دووەم بارمتیان لێ وەرەگرن بارمتیانە پێچەوانەیە ئەساسیە لە هەینیە شوێن نادەنێ ئەڵێ ئێمە وەرزی ئیشکردنەوە تۆ نابێ بڕۆیتە ماڵەوە ئەمە ژنیانەیە مناڵیانەیە کە سوکاریانەیە پێویستیان بە ئیسراحەتە نەخۆشە بن خاڵێکی تر کریان کەمە و خاڵێکی تر نایەڵن ئەمانە کە دیفاع لە خۆیانەکەن دەریانەکەن لەسەر کارەکانیان وەڕێگەش بە سندیکای کرێکاران نایەن وەکو پێویست بچینە شوێن کارەکانیان کۆبوونیان پێ بکەین چالاکیەکانیان بۆیە پیشنیاری ئێمەوەیە وەزارەتی کار لەگەڵ مەحافەزەی سلێمانی لەگەڵ بەڕێوەبەراتەکان کۆنفرانسێکی تایبەت بە کارگەکانی کۆنکرێتی ئامادەکراوە ئامادەکە لەگەڵ سندیکای پیشتازیە و عقدێکیان پێ بەسێ کە پابەندی یاسا و ڕێساکان بن کە حکوومەت دەری کردووە و مافی کرێکاران بەپێی میساقە نێودەوڵەتیەکان و کرێکارێ ئەڵێ بجەڕەت 18 ساعت نەخەوتوم ستایەتی کرێکار هاتووە ئەڵە دەرکراوم لە کۆمپانیای لەبەرەوەی صاحب ئیشەکە کۆمەڵی مەسئولی داوەت کردووە لەوێ مناسبەی کردووە جلی کوردیم لەبەر کردووە لەسەرەوە دەری کردووە کرێکارێ لەسەرەوەی ڕۆژێک نیو ساعت لە ئیشەکەی دواکەوتووە لە جیاتی ئەوەی بێ بە شەرتی ڕۆژێ پێشەوەی تر 18 ساعتیشی کردووە 18 ساعت بێکومانە منیمە لە سەردەمی 1970کان 1980کان 300 پێش ئێستا کرێکار لە ئەوروپایە 18 ساعت و 6 ساعت کرێکارێ ئەشمێرە نەخەوتووی وەکو خۆم لە پێرەوە ئیشەکەم 38 ساعتی ڕێگە لە ئیشە. باشە بێخەوتن با بێخەوتن تقریبا ساعت و نیوەک بە زۆر هێشتیان ناو سیارەکە بخەوم. باشە تۆ تا چەندێک ناڕازی لە کارەکە و لە شێوازی ئەو مامەڵەی لەگەڵ تاکرێ؟ وڵی لە هەموو ڕێگۆ ناڕازی یعنی تر کە ئینسانێک 38 ساعتیش بکات چ ژیانێکی مێنێت چ ئیسراحەتێکی هەیە یعنی کە ناشیکەی هیچ ئیشی گوزەرانێک نییە من ئیشی من شۆفێریە ناسانم یعنی ئەگەرەوە نەکەیت چی ئەگەی ئەوە شەکەی هیچ مافێکەتیانە ماوە. باشە ئەو مەترسیانە چێ ڕوبەڕووتە بێتەوە لە کاتی کارە؟ وڵی کە تۆ 30 ساعت 20 ساعت 38 ساعت 35 ساعتۆ سیارە لێ بخڕی بەبێ کوژانەوە ساعتی ئیسراحەتی باتێ یعنی ناتوانین لە جادە تۆم سیارە لێ بخڕی چەند جار تووشی ڕوودای هاتو چۆ بین چەند جار خۆمان لە خەڵک داوە چەند جار خەومان لێکەوتۆ ناو سیارەیە یعنی ئەو شتانەمان تووشە بێ لەمەیە.